پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە لا ڕاگەیەنراوێکی فەرمیدا ئەگەربەستی یەکلانەی ڕاگەیاند و پشتگیری تەواوی خۆی بۆ بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی عەبدوڵڵا ئۆجەلان دەربڕی کە بە بانگەوازی سەردەم وەسفی کردووە. لا ڕاگەیەنراوەکەدا کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە ڕایدەگەنێت ئەم بانگەوازە لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆناغێکی مێژوویی دەست پێ کردووە کە کاریگەریەکی مەزن لە پێشکەوتنی بەڕێوەبەری دیموکراتیک و ژیانی ئازاد لە سەرانسەری جیهان دەکات. لە هەنگاوێکی چاوەڕوان نەکراودا پەکەکە لە ڕاگەیەنراوەکەیدا دەڵێت لە ڕۆژی شەممە بەدواوە ئاگربەست ڕادەگەێنین تا هێرش لە دژمان ئەنجام نەدرێت هیچ هێزێکمان چالاکی چەکداری ئەنجام نادات. سەبارەت بە بابەتی چەکدانان پەکەکە جەختی لەسەرەوە کردەوە کە ئەم هەنگاوە تەنها بە پێشەنگایەتی پراکتیکی ڕێبەر ئاپۆ ئەنجامگیر دەبێت کە ئاماژەیە بۆ ڕۆڵی سەرەکی ئۆجەلان لە هەر پرۆسەیەکی چەکدانان و ئاشتیدا. ئاوکات پەکەکە باسی لە ئامادەی خۆی بۆ ئەنجامدانی کۆنگرەی هەڵوەشانەوەی پارتەکەی کرد بەڵام جەختی کردەوەکە. بۆ ئەنجامدانی ئەمە پێویستە هەلومەرجی گونجاو دابین بکرێت و بۆ سەرکەوتنی کۆنگرە پێویستە ڕێبەر ئاپۆ خۆی پێشەنگایەتی کۆنگرە بکات و بەڕێوەی ببات. جەختیش دەکاتەوە. تەنها ڕێبەر ئاپۆ دەتوانێت پێشەنگایەتی سەردەمی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بکات. باپی ڕاگەیەندراوەکە مەرجی سەرەکی پەکەکە بۆ بەردەوامیدان با پرۆسەی ئاشتی دابینکردنی ئازادی زیاتر بۆ ئۆجەلانە داواش دەکات. پێویستە هەلومەرجی ئازادی جەستەیی ژیان و کارکردنی ئازاد بۆ ئۆجەلان دابین بکرێت و بتوانێت بەبێ ڕێگری لەگەڵ ئەو کەسانی دەیەوێت بە هاوڕێکانی شێوە پەیوەندی دروست بکات. هیوا دەخوازێت کە ئەم هەلومەرجانە لەلایەن دامەزراوە پەیوەندیدارەکانی دەوڵەتەوە جێبەجێ بکرێت. پەکەکە لە ڕاگەیەندراوەکەیدا جەخت دەکاتەوە کە بانگەوازی ئۆجەلان بە دڵنیاییەوە کۆتایی نییە بە پێچەوانەشەوە سەرەتایەکی نوێیە پێشی وایە ئەو شتانەی کە پێویست بوو لە 35 ساڵی ڕابردوودا بە تایبەت لە 20 ساڵی کۆتاییدا ئەنجام بدرێن بەڵام بە ئەندازەی پێویست لە کاتی خۆیدا نەکراون. ئێستا پێویستە بە دڵنیاییەوە ئەنجام بدرێن. پەکەکە جەختی کردوتەوە کە زۆر گرنگە بانگەوازەکەی ڕێبەری زیندانیکراوی پارتەکەی لە هەموو بوارێکدا بە شێوەیەکی سەرکەوتوو جێبەجێ بکرێت و دەشڵێت بانگەوازی ڕێبەرایەتی هۆکارەکانی تایبەتمەندی و ئەرکەکانی پرۆسە نوێیەکە کە دەستی پێکردووە بە دروستی و تەواوی تێبگەن و پێویستە پێداویستیەکانی بەسەرکەوتووی جێبەجێ بکەن. ڕاگەیەندراوەکەی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە دوای ئەوە هات ڕۆژی پێنجشەممە بانگەوازی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پارتەکە تایبەت بە پرسی چارەسەری ئاشتی بڵاوکرایەوە کاتیایدا ناوبرا و داوای چەکدانانی لە باڵی سەربازی پارتەکەی کرد. دوێوە تەوەری بەرنامە ستراتژی و تاکتیکên bandora rastiya pergara re sosyalîst